ناوم نەریمان عەبدوڵڵا عەلیە لە 12/1970 لە شاری هەڵەبجە لەدایک بووم. ساتی کیمیاباران ساڵانی کیمیاباران 88 من هەر لە هەڵەبجە بووم. ماڵمان لە گەڕێکی مامۆستایان بوو لە هەڵەبجە. گەڕەکەمان بۆ شێوەیە بوو کە بەرامبەرمان حەدیقە بوو و خوارەوەمان بەرامبەرەکەی قوتابخانەی ئامادەی ئەحمەد موختار جاف بوو. کە ئێمە زۆر جار لەگەڵ بڵێن گەنج و مناڵی گەڕێکە هەمە چوونە حەدیقە لەوێ یاریمانەکرا ئەمە چوونە ئەو ساحە و گۆڕەپانی کە ئامادەی ئەحمەد موختار جاف هەبوو. لە 88 من خوێندکاری پۆلی ششی سەرەتایی بووم لە قوتابخانەی دەلێن کە مەکتەبە سوورەکەیان پێوت بورهانی ئێستاکە. 3 داوامی تیا بوو. داوامی بەیانیان ساعات 8 تاوەکو ساعات 7 بەیانی تاوەکو 10 بۆ 1 بۆ 4. من لە دەکە بووم کە دەلێنیان پێوت لەوێ ئەم خوێن. بۆیە هەموو شتانەی کە ڕوویاوە چ پێش کیمیابارانکردنی هەڵەبجە چ ئاوارەبوونمان بۆ ئێران چ گەڕانەوەمان بۆ باینجان و دواتر بۆ سلێمانی و هەموویم لەبیرەوە ئینشەڵڵا هەوڵێم بە شێوەیەکی باش ئەوەی کە لە یادم ماوە تانی بژەڕمەوە. دیارە هەڵەبجە بە حکومەوەی کە شارێکی سەر سنوور بوو، سنووری نێوان عێراق ئێران. لە ماوەی شەڕی 8 ساڵی عێراق ئێرانە لە 80 تا 88 تا کیمیابارانی هەڵەبجە. هەڵەبجە یەکێک بوو لەو شوێنانەی کە هەمیشە بەر بۆمباران و تۆپباران و ڕاجیمەبارانی ئێران ئەکەوت لە ڕاستیە. بەهۆی شەڕەکەەوە بۆ حکومەتی عێراق ڕۆژ بە تەیارە بە فڕۆکە لە تارانی یا لە کرماشانی یا لە شوێنێکی استراتیژی ئێرانیە ئەویش بە تۆپبارانی هەڵەبجەیە کرد، ڕاجیمەبارانی هەڵەبجەیە کرد. بۆیە لەگەڵ بۆ کۆڵە لەگەڵ ئەو وەزعەیە تا ڕادەیە خەڵکی هەڵەبجە ڕاهاتوو ئاشنا بوو بەوەی کە بەردەوام تۆپ و ڕاجمی لەسەر بوو. قورسترین بۆمبارانی هەڵەبجەش پێش کیمیابارانی هەڵەبجە ڕاجیمەبارانکردنی هەڵەبجە بوو لە 87 کە ئێمە ئاوارە بووین بۆ بیاگەڵا ماوەیەکی زۆر لێوە بووین، مانگێک کەمتر زیاتر لێ بووین تا ڕاجیمەکان وەستانەوە کە هەمیشە چوین بۆ قوتابخانەش لێ ئەمە خوێن. چەندین جار بەهۆی تۆپبارانەوە داوام ڕاگیراوە. زۆر باش لەبیرم یەت هەموو تەلەبەکان کاتێک کە تۆپبارانی هەڵەبجەکرا لایەن ئێرانەوە هەموو مامۆستاکان تەلەبەکانیان ئەخزانە ژێر پلیکانەکان، چونکە ژێرزەمین نەبوو لە قوتابخانەکە. سەلامەترین شوێنی قوتابخانە ژێر پلیکانەکان بوو چونکە سەب و ئەوانەی هەبوو. بۆیە زۆرینەی تەلەبەکان ئەچوینە ئەوێ ئیتر هەر تەلەبەیەک بە تەنیا یا دوودوو ناردینەوە بۆ ماڵەوە پیانەوتین کە ئەگەر تۆپێک هات چی بکەین خۆمان بین بە عەرزا بڕێنەکوێ و ئەوانە ئەوە شێوەیە ڕاهاتبوو. وێ لە هەڵەبجە زۆرینەی ماڵەکان ئەگەر نەڵێم هەمووی ژێرزەمینی هەبوو. مەبەستم چی بوو لەمە؟ مەبەستم ئەوە بوو کە خەڵک وای ئەزانی ئەگەر هەر شتێک ڕووبا لەو ماوەیە وەکو ساڵی 87 و 86 و 85 فترەیەک ماوەیەک بۆمبارانی شارەکرێت و مانگێک کەمتر زیاتر دواتر ژیان ئاساییە بێتەوە. بەڵام ئەوەی کە ڕووی یا جیاواز بوو لە ساڵانی پێشووتر. ئێمە بیست بوومان کە شتێک ڕوویە لە هەڵەبجە، هێرشێک بەڕێوەیە، شتێک بەڕێوەیە، ئەم قۆمخۆیە لە ناو بازاڕ و لە ناو خەڵک و ئەمانە بڵاو بوو. ئێمەکە ئەگەرچی ئەو کاتە گەنج بوون یا مناڵ بووین بەڵام لە باوک و لە برا گەورە و لە دەرو دراوسێمان بیست کە ئیحتیمالە ئێران هجووم بکات و ئەوانە. ئەم هەواڵانش لە ڕێی پێشمەرگەوە بە خەڵکە گەشت، چۆ پێشمەرگانی کە خۆیان ئامادەکرد بۆی هێرشکەن چ ئەوانەی کە لە ناوخواوەکو تەنزیمیشیانە کرد و لە ڕێی هەندێک لە دەستگا هەواڵگریەکانی ئێرانیشەوە کە لە ناو هەڵەبجە ئیشیانە کرد دواتر ئێمە زانیمان لە ڕێی ئەوانیشەوە ئەم خۆمخۆیە بەرگوێی خەڵک و بەر ئەوەی خەڵکە کەوت. بۆیە زۆرینەی خەڵک ئەیزانی شتێ ڕۆیە هەتا لە 14-15 نزیک بووینەوە. اینجا دەرکەوە بۆمان کە ئەمە بابەتێکی گەورەیە، هێرشی دەوڵەتێکی ترە لەگەڵ هێزی پێشمەرگە بۆ شاری هەڵەبجە و نازانم بڵم داگیرکردن یا ڕزگارکردن بەڕاستی و داگیرکردنی هەڵەبجەیە لەلایەن دەوڵەتی ئێرانەوە بە هاوکاری هێزی پێشمەرگە ئەو کات و ئیتر شارەنووسێکی نادیاریش بۆ خەڵکەکەی لە ڕاستیە ڕووداوێکی وەها گەورە ڕۆیە.
بۆیە هێرشێکی وەها ڕوویە خەڵک نێزان چی بکە لە ڕاستیە ئایا هەڵەبجە بەجێ بێڵێ بۆ سلێمانی یان بمێنێتەوە یان بچێتە دەروی هەڵەبجە بۆ لادێکان بۆ شاخەکان بۆ ئەشکەوتەکان و دواتر بگەڕێتەوە خەڵک تووشی شۆک بوو کاتێک کە هوجومەکە هێرشەکە دەستی پێکرد بۆ هەڵەبجە گیرە ئەم قۆم خۆیە هەمومان بیست بوومان بەڵام لە ڕاستیان نەمانەزانین چی بکەین هەندێک لە دەرو دراوسەکانمان ڕۆشتن بۆ سلێمانی هەندێکیان ڕۆشتن بۆ سلێمانی بۆ من مامۆسای مزگەوتەکەمان مەلای مزگەوتەکەمان کە مامۆسایەک و مەلایەکی دیار بوو چوو بۆ سلێمانی یعنی چەند ڕۆژێ پێش هێرشەکە هەندێک دراوسێمان وەکوتم کە مدیری دایرە ئەوانە بوون چکێمە لە گەڕێکی مامۆسایان بوون تا ڕادەیەک بەڕێوەبەر و بەرپرسی دایرەکان و گەڕێکێکی تا ڕادەیەک ڕاقی بوو لەوێ نیشتەجێ بوون هەندێکیان ڕۆشتن هەڵەبجەیان بەجێ هەندێکیان لە ڕێگا نەیانتوانی هەڵەبجە بەجێ بێڵن گەڕانەوە ترێمە کە نزیک بووینەوە لە وەکوتم هوجومەکە هێرشەکە هەموو چوار دەوری هەڵەبجە چکە شێوەی نەخشەی هەڵەبجە جەناب دەزانی وەکو قەوسێک وایە هەرسێ لای ئێرانە لە هەموو شوێنەکانەوە بە تایبەتی بەشەوە باوکم و ئێمە ئەوانە چوینە سەربان لێمان بینی چۆن هەم سیارەیەتە خوارەوە لە شاخی هەورامان و شاخەکانی تر هەم وردەوردە بۆمباران و ئەمانش لەو شاخانە دەستی پێکرد ئێتر تەسەوری ئەومانە کرد کە هوجومێکی گەورە بێ حکوومەتی عێراقیش پەیتا جوندیە هێنا بە هێلیکۆپتەر لەسەر شاخەکان بۆ لەسەر شاخی جەلیلە و ئەشنووری و عەبابێلێ داگرتن هەتاوەکو بتوان مقاومە بکات چکە بێگومان استخباراتی عێراقیش ئەیزانی کە حاڵەتێکی وەها دێتە پێشەوە ڕوئەیە بۆ ژمارەیەکی زۆر لە سەربازی هێنا لەوێ دای بزانن بەڵام کە هوجومەکە دەستی پێکرد هێرشەکە دەستی پێکرد لە ڕاستیا زۆر بە ئاسانی هەڵەبجە کەوتە دەست ئێران و مقاومەیەکی ئەو تۆ نەکرالایەن ئەو هەموو سەرباز و بنکە سەربازی و ئەوانەی کە لە هەڵەبجا بوون لە ماوەی ڕۆژێک کەمتر زیاتر هەڵەبجە کەوتە دەست ئێران ئەو شەڕی کە کرا تەنها چەند معسکەرێکی دیاریکراوی ئەو کاتە بوون یەکێک لەوانە معسکەری دەڵەمەڕ بوو معسکەرێکی گەورەی عێراقی لێبوو لێ مقاومەیە کرا و ئیتر شوێنەکانی تر مقاومەیەکی ئەو تۆ نەکرا لە هەندێک شوێنە دواتر خوێندمانەوە بەر چاومان کە یا بیستمان وتیان گوایە هەڵەبجە ئەو بەرپرسە عێراقیانی کە لێرە بوون جۆرێک لە ڕێکەوتن هەبووە لە بین لە نێوان بڵێن سوپای ئێران و ئەمانە بۆی شەڕێکی ئۆتۆ نەکرێت و بە حکمی مەزهبی هەندێکیان لەوانە کاریگەری مەزهبیان لەسەر بوو بۆی ئەو شەڕە نەکەن و مقاومە نەکەن و هەڵەبجە بن بەدەستەوە بەڵام ئەوەی کە لەم بینەیە لە ڕاستیە دووچاری ئەوە بوو کە نێزانی چی بکا و بەرەکوێ بڕا و چ ڕۆژگارێک و داهاتوێ و چارەنووسێک چاوەڕێیەکە خەڵکەکەی بوو کە خەڵکەکەی بۆ ئێمە کە لە هەڵەبجە ژیای ڕاستیا نەوازانین چی بکەین بۆ چونکە ئێرانمان بینی من خۆم پاسداری ئێرانم بینی کە لە هەڵەبجا بە ماتۆڕەکانیان و بەوانە ئەسوڕانەوە جێشی عێراقیمان بینی من خۆم بینیم کە چۆن هات لە خوارەوە و چەکەکە بەبێت چەکچەکیان دانابوو داوای جلی کوردیان لێ کردین و جلی کوردیمان پێ ئەیانە تاوەکو نەکوژێن و ئەسیر نەکرێن پێشمەرگەمانە بینی پێشمەرگەی لایەنەکانی کێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان حزبی سۆشیالیستی کوردستان بزوتنەوەی ئیسلامی لە کوردستان و ئەوانی تریش ئەوانی هەمیشە پیانەوتین بەتابەتی 15 مانگ ئەوانە پێشەوەی کیمیابارانی هەڵەبجە و قەسپ و ئەوانە دەست پێ بکە هەڵەبجە ئازاد کراوە دانیشتون بۆ خۆتان و ئەمە تەنها هەڵەبجە ناگرێتەوە بەڵکو شارەکانی تریژە گرێتەوە و ئێوەی سەر ڕزگار کراون و لە دەستێکی کۆڵێ ئەمینان هیچ شتێکی وەها ڕوونایە بەڵام لە ڕاستیا خەڵک هەر چاوەڕێەوەیە کرد کە شتێکی گەورە ڕووبە چونکە درڕندەیە حزبی بەعس لە مێشک و ئەوەی ئێمە ئاشنا بووین پێی و پێشتیش بیست بوومان کە هەندێک شوێن و هەندێک ناوچە چۆن کاتێک کە پازار چۆتە ناوی داگیری کردووە چەند بە توندی ڕوبەڕووی بۆتەوە و تەنانەت کیمیایی بارانیش کراوە بۆی ئەمە هەمە ئەم
بیرو بۆ چوونانە هەموو لە مێشکی زۆرینەی یان خەڵکی هەڵەبجا بەگشتی ئەم بۆ چوونانە ئەسوڕایەوە کە چی بکەین گوێ لە کامیان بگرین بڕوا بە کامیان بکەین ئێران پێشمەرگە ئەوەی کە عێراق ئەیکا ئیتر خۆمان نایە دەست قەدەر خۆمان نایە دەست قەدەر هەڵەبجە کەوتە دەست ئێران وەکوتمێ پازدارمان بینی پێشمەرگەمان بینی ڕۆژی 16 مانگ ڕۆژ تاوان پێشتر چەند ڕۆژە پێشەوە هەڵەبجە وەکوتم مینێکی وەها نەکرا ینی مقاومەتی وەها نەکرا شەڕێکی ئەوتۆ ڕووی نەیە کەوتە دەست ئێران ڕۆژی 16 مانگ من لەگەڵ چەند برادێکما لەبەر لە ناو حەدیقەکە لەو شوێن لە ناو پارکی حەدیقەکە بوون لێ بۆ خۆمانەوە ڕۆژەکانی تر دانیشتبووین ئەوانە دەنگی تیارە هات پێشنیۆڕ دەنگی تیارە هات بەڵام هیچ نەبوو یعنی هەر دەنگێک هات و تیارەیەک بەسەر هەڵەبجا سوڕایەوە تیارێک چەند تیارەیە نەمانزانی ڕۆشتم تا گەشتە نزیکەی سەعات 11 و 20 دقە 40 دقە لەو 11 و شتێک لەو ینی پێش نان خواردن کەم جارە دەنگی تیارەکە هات دەنگەکە هەم سەوتەکەی زۆر بوو و دیار بوو کە نزم بوو و هەمیش ڕاستیە بۆمبی تەقان ئەو بۆمبەی کە تەقانی و کە هێندە دەنگەکەی بەرز بوو ئێمە کەوەکوتم لێ دانیشت بووین گفتوگۆی مناڵانەی خۆمانمانە کرد یا گەنجانی خۆمانمانە کرد زۆر ترساین بەڕاکردن ڕامان کرد بەرەو ژێرزەمینەکانمان چونکە هەموومان ژێرزەمینمان هەبوو هەر یەکۆ بۆ ژێرزەمینی ماڵی خۆی باوکم لێ نەبوو برا گەورەکەم لێ نەبوو ئەوان دواتر کە هاتنەوە دوای 20 دقەیەک نوێ سەعاتێ اینجا زانیمان کە ئەو سەرکردانەی پێشمەرگە کە لەگەڵ ئێرانە هاتوونەتە ناو هەڵەبجە بریاریان ناو کۆبوونەوەی بکەن لە قایمقامەتی هەڵەبجەی ئێستا پیان و مەرکەز لێ قسە بۆ خەڵک بکەن مامۆستا مەلاعەلی و شەوکەتی حاجی مشیر و خوا لەیان خۆش بێ هەموویان مردوون بۆ چەند سەرکردەیەکی تریش قسە بۆ خەڵک بکەن هەتاوەکو بە خەڵک بڵێن کە ئەوە ڕوویاوە و ئەمە ئەەکەین و ئایندەشتان ئابم جۆرەیە بەڵام لەم گردبوونەوەی خەڵکە تیارەکان هاتن و قەسفی ئەو شوێنانیان کرد کە نزیک بوون لێەوە باخی گشتی و ئەو شوێنانە بۆیە ئیتر خەڵک هەمووی پەرتەوازە بوو باوکو و براگەورەگەش بلەنا ئەو جەمعا بوون ناو کۆوەڵا بوو ئەوانیش بە ناڕەحەت دەرچوو بوون و ئەو قەسفەی کە ئەکرا لە ڕاستیە هەم تیارەکان زۆر بوون هەم کاتەکەشی کەم بوو یعنی مەجالی ئەوەی نەئەیە کە زۆر دوور بڕی هەمتر تیارە هاتو هەمتر قەسفێ کردەوە کە ئێمە ماڵی پورم لە ماڵی ئێمە بوون لە بەرەی خۆیان ژێرزەمینیان نەبوو هاتوونە ژێرزەمینەکەی ئێمە ماڵی باپیرم بە درێژایی هێرشەکە لە ماڵی ئێمە بوون باپیرم حاجی لای خوافیکان بوو لەگەڵ پورەکان مخاڵەکانە ئەوانیش هەتا بەیانی 16 مانگ لە ماڵی ئێمە بوون ئەوانیش لە بەرەی ئێمە ژێرزەمینمانە بوو ئەوان ماڵیان لە کارشقام بوو بەڵام 16 ماوەتیان تا هەڵەبجە ئازاد کراوە چوونەوە ماڵی خۆمان بەداخەوە کە چوونەوە ماڵی خۆیان بەس باپیرم و پورم بڵین دەرچوون ئەوانی ترمیان شیر نەنکم و خاڵەکان و پورەکان دوو خاڵم و سێ پورم و نەنکم و ئەمانە هەمویان شیر بوون جامیشەڵین خۆزگە نەمان هێشتا بڕۆشت نایە بەڵامی تر کە ڕۆشتن چی بکەین لێ شیر بوون دواتر دەتوانین چیرۆکیۆش بگەڕینەوە ئیتر باوکمان کە هاتنەوە چی ڕوویاویان گێڕاینەوە وتمان لە ژێر زەمینەکە ئابینەوە چێ قەسفێک بێت و حکومەت قەسفێ بکات و وەکو جارەکانی تر کۆتایی پێبێت بەڵام جارێکی تیارە هاتەوە ئەم جارە کە هاتەوە هەم سەڵتی تیارەکان ناڕەحەتی کردین هەمیش ئەو بۆمبەی کە تەقانی لە بەرەو یای لە گەڕەکەی ئێمە تەواو ماڵی ئێمە بە ناڵە و زرمە و دووکەڵی بۆمبەکە هات لەرزی یعنی تووشی هەزەیەکی زۆر گەورە بوو شوشەی پەنجەرەمان شکا تەپەدۆری سەقفمان هاتە خوارەوە یعنی ژێرزەمینەکە این یەکرد یعنی زۆر بە ناڕەحەت شتیوانمان نەبەرگوێ کەوتبوو نەبینی بوومان، نە پێشتر حاڵەتی تووشی حاڵەتی وانە بووبووین. بەڵام جایەکی تیارە هاتەوە کەم جارە کە هاتەوە هەم سەڵتی تیارەکان ناڕەحەتی کردین هەمیش ئەو بۆمبەی کە تەقانی لە بەرەو یای لە گەڕەکەی ئێمە تەواو ماڵی ئێمە بە
بۆیە باوکم وتی تر تاوابێ دەرچین چونکە ئەم بۆمبە هی ئەوە نییە تۆ لە ژێر زەمینانی کە چووە دەرەوە هاتەوە باوکم زانیمان تقریبەن 3-4 ماڵ لەسەر و ئێمە بۆمبەکە تەقیوە 2 بۆمب تەقی بوو یەکیان بووی لە ماڵێک دووکەڵ بەرز بوو یەکیان بووی لە بەردەم ماڵێکی تر لە کۆڵانەکە ئیتر بریارمانە کە دەرچین بەرەو عەبابێلێ خۆمان بە حکمی خەڵکی عەبابێلێ مان دەرەچین بەرەو عەبابێلێ زۆر ترساین زۆر ترسێکی لە ڕادەبەدەر هەمووی ترسا گەورە ترسا مناڵە ترسا بەس ئێمە زیاترە ترساین لەبەرەوەی ینی مناڵ جەناب تەساین دنیای مناڵ دنیایەکی پاک و ئارام و ئەوەیە یعنی هی بۆمب و تەقینەوە و کیمیاباران و برسیکردن و ئەمانە نییە بۆیە هەم بە دەنگەکەی هەم بە زەختەکەی زەختی بیرمە ژێر زەمینەکەمان ئاوا بوو ئێڵ بوو یعنی کە ئەمی وا دروست کرا بوو بۆی حاڵەتی عەسکەری بۆی درگاکەی ڕاستەوخۆ ڕووی لە بۆمبێک نەبێ بێت مێردی پورم خۆعافیکان مردووە لە نیوەی پلیکانەکان بوو زەختی بۆمبەکە ئەوەنە زۆر بفڕایە ناو ژێر زەمینەکەەوە ئیتروتوانەمە هی ئەوە نییە دانیشی چونکە ئەم بۆمبە جاهێکی تەقێ هەومان تیاچین ئەبێ بڕۆین دەرچین ئێتر بڕیارمانە کە دەرچین وەکوتمە ماڵمان لە نزیک حەدیقەکە بوو لە گەڕێکی مامۆستایان بە پێ ڕۆشتی سیارەمان نەبوو هەت بڵین چەند 100 مەتری ڕۆشتین تارەکە هاتەوە جارێکی تر کە تارەکە هاتەوە ئەم جارش قەسفێکی تری کرد بەزەوە قەسفیان وەکوی پێشوو نزیکنەوە ئێمە وەکوم 400 مەتری ڕۆشتین گەشتینە بەردەم ماڵی کاک عومەری مهندس یعنی با بڵێن بەرامبەر خلیجمۆڵی ئێستا بەرامبەر خلیجمۆڵی ئێستا جەناب تەزایی گەشتی نەوێ ئیتر وەستاین خۆمان نا بە عەرزا کە تارەکان هاتن ئیتر هەمتە قەسفیان کردەوە و قەسفەکان تاو بوو هەمتە ڕۆشتن بیرم نەچێ ئەو کاتێک ئێمە دەرچوین چوینە سەر ئەو شوێنەی یعنی ڕێەکەمان هی ئەو شوێنە بوو کە بۆمبەکەی پیاکەوت بوو ئاگر لە عەرزەکە بەرزە بوو ینی کو بڵێ هینی ئاگری بچووک ئەوەنە تازە بوو هەموو ئەو شوێنانە پارچەشتی بەرکەوت بوو چاڵێکی هەڵکەند بوو شوێنی بۆمبەکە چاڵ بوو ئیتر وەکو بڵێ گەرمایی و ینی ئاگر لەو شوێنانە بوو ئیتر بەڕازی ئەوەی تر ترسان یعنی ئەمە بۆمبە بێت چی بێت ئیتر کە گەشتینە بەردەم ماڵی عومەری مهندس لەوێ دیسان هاتنەوە هەڵەبجە و کاتە لەوێ سەدێک هەبوو بڵێن جادەی دووسایدی مامۆسایان سەد بوو خۆڵ بوو یەک پردی هەبوو پردێک لەوێ بوو بەرامبەر ماڵی عومەری مهندس پردێکیش لە لای مزگەوتی شەهیدان بوو لە پردەکەی ماڵی عومەری مهندسەوە چوینە ئەو بەر بەلای خلیجمۆڵی ئێستا لەوێ شوێنێکی باراناو هەبوو بۆ لافاو کاتی لافاو یعنی باراناوی ئەو شاخە و عەبابێلێ و دەڵەمەڕۆ بەوە هاتە سەر سەدەکە ئێمە بە چاڵی باراناوەکە دەرچوین چونکە ئەترساین کە ئەگەر بە دەشتەکە بڕێن تیارە بمان بینی و لێمانە کە چوینە ناو چاڵی باراناوەکە تاوەکو بڵین سەری من ئەهات تا ئەرێ منە هات مەترێک قوڵ بوو ئیتر ئەڕۆشتیت سەیرەکەین حەشامات هەمووی لێ خەڵک هەمووی لێ دەرەچێ هەر ئێوە نین خەڵکێکی زۆر لەو شوێنەوە دەرەچێت یانێ ئەوانیش بگەن عەبابێلێ و دەڵەمەڕ و ئەو شوێنانە ئەوەی کە لەوێ بینیمان لەو ڕێگایە ئەوە بوو کە بەردەوام خەڵکە ترسا زۆرە ترسا بەردەوام تارەکانە هاتن قەسفیانە کرد تەنانەت من برا گەورەکەم قەمسەڵێکی سووری لەبەرا بوو هەموو هاواریان لێ کردەوە قەمسەڵە سوورە هەڵگەڕەوە بۆ دیوی ئەو دیوی بۆی تیارەکە نەیبینێ سوورە چکە خەڵک ببینێ قەسفێکە کە هەڵی گەڕایە بۆ دیوی ئەو دیوی خوریەکەشی فەروەکەشی هەر سوور بوو هەنی ئەو دیویژی هەر سوور بوو هیچ کەڵکی نەبوو ئێتر تا لەو ڕێگا بەردەوام تیارە لەو دەروبەرەیە زۆر بە ناڕەحەتی بە ترس بە چارەنووسێکی نادیار طبعاً لێ چوینە نزیک عەبابێلێ باوکم وای پێ باشوو کە بچینە دەڵەمەڕ نەک عەبابێلێ دەڵەمەڕ دیارە پارێزراوترە لەبەرەوەی چەمێکی باوڵین سەختی هەیە و ئەشکەوتوانەی لێ لەگەڵ ماڵی پورم و چەند خزمێکی ترمانە چوینە یەکێک لە ئەشکەوتەکانی دەڵەمەڕ
تقریبا ئەوە چەند سعاتێکمان پێ چووە تاکو گەشتین چونکە بەردەوام لەو ڕێگایە ئێمە تارە هات و ئەوەستاین تارە هات و ئەوەستاین ینی وە بە ترس و لەرز و ئەمانەوە لە بەرزایەکانی دەڵەمەڕەوە سێری هەڵەبجەمانە کرد نزیکی دوانیۆڕە بۆ ئێوار عەسر بۆ ئێوارە لەوێ بەردەوام تارە هات قەسفێ کرد چەند قەسفێکمان بینی کە تارەکان ئەیان کرد ئاسایی نەبوو لە لامان هەم دەنگی نەبوو هەمیش هەندێکیان لە ئاسمانە وەکو بڵێ چۆن ینی دووکەڵەکە بێ بە چەند دووکەڵێکی جۆرە هەوجۆر ئینجا بە عەرزە دواتر زانیمان کە ئەمە کیمیاییە ئەو قومبەلانەی کە هات نەخوارە و دەنگیان نەبوو لە دوای عەسرەوە لە پێش مەغریبەوە دواتر زانیمان ئەمانە نەتەقیوەتەوە بەس نەمانەزانی ئەمە کیمیا بارانە بۆمبی کیمیاییە ناتەقێتەوە ئینفجار ناکە بەڵکو کیمیاکە تەقێتەوە بە هەوا بڵاو بێتەوە لەوێ ماینەوە لە دەڵەمەڕ باوکم و ئەوان وتیان بێ بچینەوە بۆ هەڵەبجە چونکە نەکەلوپەلێکی وەهامان هێناوە وەنە خواردنێکی وەهامان پێ کاتە بێ بڕێنەوە بۆ هەڵەبجە و لێ هەم بەتانی بێنین هەم جل بێنین هەم چکێمەوە هاتبین لە ڕاستیا تا ئەوارە لێ بین و بگەڕێن بەڵام تارە دیارە زانرا کە ئەمە شتێکی ئاسایی نییە یعنی ئەم قەسف و تا بۆمبارانەی کە لە ڕێی فڕۆکەوە حکوومەتی عێراق بەرامبەر بە هەڵەبجە بەکارهێنێ شتێکی ئاسایی نییە بۆیە بێ زەخیرەی زیاتر خەیجلی زیاتر بێ بەتانی زیاتر بێ چونکە هێشتا سار بوو بیرمێ لەو ئەشکەوتا کەماینەوە ئاگرمان کردەوە تەنها کە ئاگرمان کردەوە قەمساڵەکەی من سوتاڵەوە ئەوە نیە ئاگرکرایە نەمزانین لە دواوە ئاگرە قەمساڵەکەم سوتاڵ ئەوە ژەر ئەوەگارێکی ناخۆش و قەمساڵەکەش تازە کردی بوو ئەوانە ئێتر کە گەڕانەوە و هاتنەوە باوکمان وتیان حەشرە کیمیای ڕژاوە بۆمبی کیمیای ڕژاوە خەڵکێکی زۆر شەهید بوون لە شەهیدان لای مزگەوتی شەهیدان لە ڕێی شەهیدان لە ڕێی تا ماڵی خۆمان کە ئەڕۆی ئالۆ ڕێعلای ئەو سەدەی کە باسم کرد لەوێ خەڵکی زۆر کەوتون مەیتی زۆر زۆریان بینی بوو ئەمان هینیان پێچا بوو کە زانی بوویان خەڵک پێی وتە بوون بۆ کوێ ڕۆین بۆ هەڵەبجە پێیان وترا بوو کە کیمیای ڕژاوە دەم ئەبێ شتێ پێچی لە دەم و بۆی کیمیاکەتە یان پەڕۆی تەڕکە یان جامانەیەک شتێک پێچی لە دەم تو ئاڵە ئیترەوەیان کردووە ناوانش کیمیایی لێ ئەیان و خوانەخواتە شەهید دەبوون و ئاانە ئیتر زانیمان کە هەڵەبجە کیمیا باران کراوە بیرمان چی بکەین مانۆشمان لەوێ چکە تارەکان هاتن دەڵەمەڕیان قەسف کرد عەبابێلیان قەسف کرد نزیک عەبابێلیان قەسف کرد ئیتر وتمان ئەمە هیچ لینێکی نییە یعنی هیچ ئیسفادەیەکی نییە کاتە بێ لێرەش دەرچین بۆی بۆ بەیانیەکەی بڕیارماننا کە دەرچین بەرەو ئێرە لە دەڵەمەڕەوە بچینە ڕێشاو من نەمەزانی ڕێشاو چییە و شت چییە و ئەوانە بەڵام دیارە باوکمان شارەزا بوون لەگەڵ هەندێک لە خزمەکانمان ماڵی پورم و مام و ئەوانە ئیتر بزانین دوایەوە نەمانەزانین دوایەوە چی ڕۆیە بەرحاڵ بەیانیەکەی کەوتینە ڕێ لە بەرزایەکانی شنووریە تەمان بەشی ئەو لای دەڵەمەڕێک ئەملا یعنی ئەو جادە ئێستەی شنووریە ناکە سەرەکەی و جادێکی تر هەیە لە دەڵەمەڕەوە ئەچێتە منتیقەی ڕێشاوانە ئێمە لێوە ڕۆشتین لەوێ چەند خزمێکی خۆمانمان بینی ئەگەڕانەوە بە سیارەیەک ئەگەڕانەوە خزمێکمان ناوی کاعوسمان بوو عوسمانی مستەفای دەلاکیان پێوت کە گەڕانەوە باوکم و دایکمالی وەستان سیارەکان وەستاند و وتیان خێر جۆڵا خێزانەوە کیمیایی لیاوە خێزانی لە پشتی جێبێکەوە بوو لە پشتی جێبێکەوە کەوتبوو یعنی وتی کیمیایی لیاوەتما ئەی ماڵی براکانە فلان عومەر و کێوتی وەڵا هەمووی کیمیایی لیاوە وتی من نازانم ئێمەش چۆن دەرچووی ئیتر بۆ کوێ بێ ئەمە وتی وەڵا ئەوێنەوە بۆ هەڵەبجە بۆ عەبابێلێ لێڵەن مەرکەزێکی توبی لێیە زانین دەرمانە شتێکی بۆی چکە هۆشی بەخۆی نەبوو ئەوەشی وتی گوێم خۆم لەوە بوو گوێم لەوە بوو وتی ئێمە هەمومان دوێنێ دەرچووین یعنی پێش قەسفەکە
یعنی 16 مانگ بەیانیەکەی هەمومان دەرچوین هەر لەم ڕێگەوە پێشمەرگە گەڕاندووی نیەتەوە بۆ هەڵەبجە توێتی ئازاد کراون بڕۆن بۆ خۆتان بژین و هیچ کێشەتان نەبێت ئیتر گەڕاوینەتەوە ماڵی براکانی هەموو بەڵام بەداخەوە بەس خۆی و کاک محەممەدی براوی دەرچوو بوون براکانی تری لەگەڵ دایکی و لەگەڵ خزم و کەس و کاری تریا هەمووی نزیکەی 20 کەسێک ئەبوون هەمویان شەهید بوون ماڵی مستەفای دەلاک هەمویان شەهید بوون بەداخەوە ئێتی ئێمە ڕۆشتین ئەو ڕۆژە هەر بە پێ ڕۆشتین بە تولەڕێیا ڕۆشتین یەکێکە ڕۆشتین بە تولەڕێیەکانە لە بەرۆی شاغ و سەخت بوو نەیە بە باری پانیان بڕێ بە باری درێژیا ئاو بڕێت بۆ شێوەیە تا ئەوەرە هات و شەو هات کارە ساتەکە لە شەوا بوو بە ڕۆژە تارە هات خۆمانەیە بە عەرزا و کێشەوە بەس بە شەوە ڕێگێکی شاخاوی سەخت بوو و ئەوە چرایە لایتی پێ بوو ئەمە چرامان پێ بوو خەڵک کە هەموو بۆ ڕێگای ڕێنیان هێشت چرا داگرسێنی چکەیان و تارە بیبینێ ڕووناکیە لێمانەیە لەبەرەوە بەبێت چرا ئیتر شەوێکی تاریک بەبێت چرا بەو تولەڕێیە بەو شاخە سەختەیە دەستمان گرتو بە یەکەوە بۆەوەی ون نەبینێت تەمان مەسلەی ونبوون لە ڕاستیە هەر لەو شوێنەی کە یەکەم ڕۆژ کە باسم کرد 16 مانگ کە دەرچوین بە چاڵەکە هاتین ئێمە دوو مناڵمان دۆزیەوە کە ون بوو مناڵی زۆر ون بوو خەڵکێکی زۆر ون بوو ئێمە بۆ خۆمان باپیری دایکم لە ماڵی خۆمان هەبوو تەمەنی نزیکەی 80 ساڵ بوو گۆچانێکی پێ بوو چاویشی زۆر تاوا نەبوو بەجێمانشت وتمان تۆ وردەوەرە چونکە بەڕێی ئێمە ناڕێی تا ئەگەیت عەبابێلێ لە عەبابێلێ ئەو بینی ئیتر کە هاتبوو عەبابێلێ لێوە پازای هێناوە بۆ ئێران ئەو دوو مناڵەش دواتر دەرکەوت کە هیچێ و لە ئێران ئێمە تا ئێران بردمان لە ڕێگا دایکی دوو مناڵەکە دۆزرایەوە لێر تا ئێران بردمان و لێ تەسلیمی خاوەنەکەیمان عایلەکەیمان کردبوو ئیتر مەسەلەی هەموو کەسێک لەو ڕێگە تاریکەیە لە ڕێڕێشاو لەو شاخە سەختەی شنوێ نازام کوێ ئەو شاخە سەختانە زنجیرە چیایەکی سەختە هەمووی هاواری کرد مەسەڵەن بۆ هاواری کرد بۆی ون نەبین لێ باوکم یەکەیەکە ناوێ هێنای ئەمە بەڵێ هەر نی سەعات جارێ هەر چەند وەختێ جارێ ئەمە هەموو بوو بە ئیتر ڕاهاتوون زانی کەس بەجێ نەماوە کەس قاچی نەترازاوە بۆی بکوێتە خوارەوە کەسێکی لێ نەهاتووە زۆر بە ناڕەحەتی زۆر بە چەرمەسەری شەوەکە گەشتینە شوێنێک نزیکەی نازانێکی شەو بوو 12 شەو بوو پیانە و ڕێشاو نەمەزانین ڕێشاو کوێ دێک بوو دیارە دێکی حدودی بوو ڕێشاو دواتر زانیم کە ڕێشاو دێکە هی عەشەتێکە پێوە ڕێشاویەکان لە بینی ڕێشا و ئێرانە ئاوی ڕووباری سیروان هەیە ئەوەی کە دەڕژێتە سەر سیروان حدودەکە ئاوە بەحرە ڕووبارە پەڕینەوە لەم بۆ ڕووبارە سەختە چونکە ئاوەکەی زۆر بوو کاتە پردی لێ نەبوو ئێمەوە شۆ گەشتین ئەوێ لێ پاڵکەوتین ئاگرێکمان کردەوە مامەم ئاگری کردەوە مامەم ناوی حاجە مەرێسش ماوە الحەمدولله ماڵی ئێمە ماڵی مامەکان ماڵی پورم و ئەوانە زۆر بووین هەموو لێ ساردیش بوو لێ ئاگرمان کردەوە وتر پاڵکەوتین هیلاک بووین پاڵکەوتین بەتانی مانیا بەسەر خۆمانە لە نزیک ئاگرەکە لێ خەوتین تەبەن شتمان پێ بوو خواردنەوەوانەمان پێ بوو ئێمە دراوسەیەکمان هەبوو بیرمان نەچێت قرار بوو ئەو نیۆڕۆیە داوەتی ماڵسە مەلا عەلی بکەن ئەو نیۆڕۆیە لەو ماڵە داوەت بوو ماڵی مەلا عارف خواعافی کامرد بریشکێکی زۆریان بوو نازانم 50 مریش 60 مریشکان لێ ناوە ئیتر کە باوکمان گەڕای بوونەوە لەگەڵ ئەوانە مەلا عارفیشمان لەگەڵا بوو بریشەکان هەمووی هێنابوو لەگەڵ خۆیانە ئیتر عەلاقە مریشک تەوزیعیان کردبوو میش عەلاقەی مریشکم بەرکەوتبوو عەلاقەی مریشکی وڵاو بوو نام سوورەکرا بوو چی بەدەست منەوە بوو هەر سات ناسات لێمە خوا هەتا بە درێژای و ڕێگایە و بەشی هەمووی پێ بوو یعنی باش بوو وەزعمان لە ڕێی خواردنەوە خراپ نەبوو هەتا گەشتینە ڕێژای و مریشکە هەر ماوە
ئیتر طبعا بەبوونی قەسفەکەەوە داواتەکە نەکراوە منشەکە ئەو خەڵگە خوارد کە لە ڕێشاو ئەو شۆماینەوە بەیانی هەستین زانیمان کە هێلیکۆپتەری ئێرانی دێتە ئەمبەر بە هێلیکۆپتەر خەڵگە پەڕێنێتەوە بۆ ئەو دیوی بەحرەکە ئیتر ئێمەش چوین ئەو ڕێگەیمان گرتەبەر نزیک بووینەوە لە هێلیکۆپتەرەکان و دیارە پاسدارەکان ڕێنمایی خەڵکیانە کرد چۆن نزیکە بیتەوە چۆن یەکەم جارمان بەڕاستی تارە هێلیکۆپتەرەمانە بینی پەروانەکانی نەیەکوژانەوە ڕەشەباگی زۆری هەبوو کە ڕۆشتیت یعنی مەڵە ڕەشەباگی بە خۆت بی پەروانەکان ئەبوو عەزەختی لە خۆ بکردا اینجا کە مناڵیش بووین و باید دەستمان بگرتایە بە دەستی کەسێکی گەورەوە بۆی تا سواری هێلیکۆپتەرەکە بین لەوێ سوار بووین ئەویش لەبەر تەیە تەمان ئەو مەنتیقەیەمەش هەر بۆمباران کرا حکومەتی عێراق گەشتە ئێش هەر بە شوێنمانەوە هێلیکۆپتەرەکان لە ترسی تەیارەی عێراقی بەناو چەمەکە ئاڕۆشتن زۆر بەرز نەیەبوونەوە لەکوێ چەم و شاخەکان بوو بە بینی شاخەکانە ئاڕۆشتن هەتا گەشتە وڵات و حدودی خۆیان بۆیە نەیانەتوانین زۆر بەرز بوونەوە ئەو نەمانە زانی کە زۆر بەرز نابنەوە گەشتینە ئەو بەری بەحرەکە ئەو گەشتینە وڵاتی ئێران لەوێ دابەستی تەنکیەک ئاو دانرابوو بۆ ئاو خواردنەوە سەیر بوو بەلای ئەمەوە شتی سەیر ڕوویای تر سەیرەکان ڕوویا کە بەلای ئەمەوە سەیر بوو و برنجێکیشیان ناینێ بە بێشلە دیسان دەنکە نیسکی گەورەی تیا بوو نیسکی ڕەشی گەورەی تیا بوو خێشی نەبوو کە داوای شلەمان کرد نیوەڕۆ بوو دوای نیوەڕۆ بوو نانوان نەخوارد بۆ ئەوانە جاڵا هەرەوە بخۆن بەنسبەت دێمەوە خواردنی برنجی و شک شتێکی سێر بوو بەڵام دیارە بەنسبەت داوانەوە شتێکی ئاسایی بوو ئێتر بۆ جۆرە گەشتینە خاکی ئێران و لەوێ تر سواری پاس بووین هەتا گەشتینە ئۆردوگای هەرسین لە ناو پاسەکە جار ئەوە سا لە شارە کوردیەکانە لە هەندێک لە شارە کوردیەکانە خەڵک سەرکەوتنە یعنی کوردەکانی ڕۆژهەڵات با بڵێن هات ناو پاسەکە و معلەبات و خوڕما و پەتاتەی کوڵاو و بسکیت و ئەمانەیان پێ بۆی بیخۆین ئیتر ئێمە گەشتینە شاری هەرسین تەبان ئەو پاسانە کە ڕۆشتن دیارە حکومەتی ئێران خۆی تەرتیبێکی ئەوەی ئاوارەکانی کردبوو ئەمەی کردبوو هەر پاسەی بۆ شوێنێکە ڕێترەوە شانسی خۆت و شانسی خۆ هەبوو بۆ شوێنی نزیکە ڕۆ هەبوو بۆ کرمان و شوێنی دووە ڕێمە بەر هەرسین کردبوو کە چوینە هەرسین چوینە مەکتەب مزگەوتێکەوە قایەکی مزگەوت بوو لێش بۆ یەکەم جار ئەوەی کە سیر بوو بەلامانەوە چەند شتێک سیر بوو ئەوانەی کە هاتن بۆ لامان دەمیان هەڵپێچا بوو بەحسابەوەی کیمیاییمان پێوەیە بۆی توش نەبوو یعنی ئەوانەی کە هاتن بۆ ئاویان بۆیە هێناین یان خواردنیان بۆیە هێناین دەموکەلیان هەڵپێچاوێت پێمان ناخۆش بوو باشە بۆ ئاوا یعنی ئیتریان و ناقیشان نەبوو یعنی بۆ خەپارێزی خۆیان بوو چکە تیامانە بوو کیمیای ئەوانە لێ یا بوو ئەو کیمیایش تەسیری ڕەنگە هەبێ بۆ ئەو کەسێک کە بەرکەوتێ بێ لەگەڵتا ئیتر لەوێش خواردن و چاوانیان بۆ هێناین چیان بۆ هێناین بێشە کرد کە بێ شتێکی سەیر و بەلای ئێمەوە شکری کڵاو بوو شکری مەی ئەویتر نەبوو بردەنەوە لەوێ ڕۆژێک تا شەوێک چەند ڕۆژ و شەوێک لێوە بووین دواتر بە پاسێکی تر ئەم پاسیان پاسی بچوو بوو بردنیانیان بۆ کەمپی ئاوارەکانی هەرسین Ari Braga